ڕۆشتن باش بینەرانی هێژایی بەرنامەی گەلی ئازاد شۆڕشی ڕۆژاوای کوردستان و سیستمی خۆبڕێوەبەری دیموکراتیک لە میدیاکانی جیهانی هەرێمی و ناوچەییدا چۆن ڕەنگی داوەتەوە لە دوایی بەرخۆدانی کۆبانی باس لە دوو قۆناغی جیایی میدیایی قۆناغی پاش و پێش کۆبانی دەکرێت. لە قۆناغی پاش کۆبانی داڵوگۆڕێکی بەرچاو لەسەر ڕۆژاوای کوردستان لە میدیای جیهانیدا ڕووی داوە هۆکارەکان چین. تێڕوانینی میدیا هەرێمی و ناوچەیەکان وەک میدیای کوردی تورکی و عەرەبی لەسەر ڕۆژاوای کوردستان چییە؟ بۆ باس و گفتوگۆکردن لەسەر ڕەنگدانەوەی ڕۆژاوای کوردستان و سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک لە میدیا ناوچەیەکاندا هەرێمیەکان و جیهانیەکاندا ئێستا بەڕێز ڕۆژەحمەد ڕۆژنامەوان لە استودیۆ حازرە. کاک ڕۆژ بەخێر بێ. زۆر سپاس. کاک ڕۆژ لەوە دەست پێ بکەین کە ئێوە لە مێژنیە لە ڕۆژاوای کوردستان گەڕاونەتەوە لە ڕاستیدا ئەمە سێهەمین جارێکە سەردانی ڕۆژاوای کوردستان دەکەن، یەکەم جار ساڵی 2012 دواتر 2013 و کۆتاییش هەرە دوایی ئەم ساڵی 2014. بەڵام ئەوەی گرنگە لێرەدا وەکو پرسی یەکەم بی و ڕوژێنین ئەوەیە کە جەنابەت کاتێک لە ساڵی 2012دا سەردانی ڕۆژاوای کوردستان کرد، ڕۆژاوای کوردستان لە هەلومەرجێکی یەکجار جیاوازدا بوو، بە تایبەتی لە درێژەی شەڕێکی سایکۆلۆژی، شەڕێکی تایبەت کە دەوڵەتی تورکیاوە ڕێخست بوو بە جۆرێکیش میدیای جیهانیش لە ڕۆژاوای کوردستان بێدەنگ بوون. ئێوە یەکێک لەو ڕۆژنامەوانە بوون کە ئەو دەم هەڵوێستان وەرگرت و چوونە ڕۆژاوای کوردستان و بە تایبەت لە میدیای ئینگلیزیدا بە زمانی ئینگلیزی ئێوە لەسەر ڕۆژاوای کوردستان شتان بڵاو کردەوە. کەواتە بپرسین کە بۆچی چوون، چیتان کرد و ئەو دەم لەوێ چیتان دیت؟ فەرموو. بەڵێ لە ڕاستیدا لە مانگی حەوتی ساڵی 2012 کە دەنگۆی سەرهەڵدانی خەڵکی کورد لە ڕۆژاوای کوردستان کەمە بڵاو دەبەوە، میدیای جیهانی، میدیای هەرێمی و میدیای کوردیش تایبەتی لە باشووری کوردستاندا هەم بێدەنگیەکان هەڵبژاردو لەسەر ئەم ڕووداوانە لەلایەکەوە، لەلایەکی دیکەشەوە هەم هەڵوێستێک هەبوو بۆ ئەوەی کە بێدەنگ بن، یعنی ئەم ئەتوانین بڵێن بانقاست بێدەنگیەک لەسەر هەلومەرجەکانی ڕۆژاوای کوردستان هەبوو. ئەو کاتە من هەر خۆم لە باشوور بووم، لە باشووری کوردستانە بووم، بابەتێکم بڵاو کردەوە لە میدیاکانە کە یعنی پێویستە میدیای کوردی ئەگەر میدیای جیهانیش ئەگەر میدیای هەرێمیش دەخوازێ بێدەنگ بێ لەسەر شۆڕشی ڕۆژاوای کوردستان، ئێمە وە کورد ناتوانین بێدەنگ بین. ڕووداوێکە کە پێم وابوو من ئەو کاتە کە ئەم ڕووداوە دەچێتە مێژووی کوردەوە و پێم وایە هەلومەرجی زۆر گرنگ بە کاریگەر لە ناو مێژووی کووردا ئەتوانێت تۆمارکە، پێویستە ئێمە چاوی لێ بکەین. ئەگەر لەلایەنی سیاسیشەوە کۆمەڵێک لە میدیاکانی کوردستان دژبەری ئەم سەرهەڵدانن، دژبەری ئەم شۆڕشن، چکە و کاتە وا بوو، یعنی ئەو هێزانی کە باڵا دەستبوون لە باشووری کوردستاندا بەرژەوەندی حیزبی خۆیان لەگەڵ ئەم سەرهەڵدانە نەئەبینیەوە، بۆیە ڕاگەیاندەکانیش کە زۆرتر گرێدراوی ئەم حیزبانن لەسەر ئەو هێڵە کاریان دەکرد. بەڵام من پێم وا بوو ئەو کاتەوە لە بابەتەکانیشمە بڵاوم کردبووە لەبەر ئەوەی ئەم سەرهەڵدانێکی کورد سەرکردایەتی دەکات و ئەو پارتەش ئەگەر ئێمە دژیشی بین، بەڵام پارتێکە زۆرترین جەماوەری هەیە لە ڕۆژاوای کوردستانە کە پارتی یەکێتی دیموکراتیە، پێویستە میدیاوی خاتە ژێر مایکرۆسکۆپی کارەکانیەوە، یعنی بزانین ئەگەر ڕەخنەشی لێ بگرن فەرموو بچن ڕەخنەی لێ بگرن. لەلایەکی تریشەوە لە ڕۆژنامەوانیە دەبینین ڕۆژنامەنووس هەیە لە ئەمریکاوە دەچێتە ئەو پەڕی دنیا ڕاپۆرتێکەکە لەسەر هەلومەرجێک بیگەێنێ بە خوێنەرانی خۆی، یعنی چما ئێمە وەکو کورد کە ڕۆژاوای کوردستان لە تەنیشمانەوەی خەمسار بین لەوەی کە ئەو هەلومەرجانە ئەو ڕووداوانە لەوێ ڕوەدەن. ئەمە یەکێک بوو بۆ پراکتیکردنی ئەم هەڵوێستەی خۆم من چوومە ڕۆژاوای کوردستان، ئەمە یەکێک بوو لە مۆتیڤەکانی. بێگومان دوو مۆتیڤی تریش هەبوو. من خۆم زۆر لەسەر مەسائلی سەرهەڵدان و مەسائلی شۆڕش ینی ئەم خوێندەوە چاوم لێ کرد، بە تایبەتی ئەوەی کە پێوترا لە دوو کەوانەیە بەهاری عەربی سەری هەڵدا بوو لەو یەک دوو ساڵی پێش ڕۆژاوای کوردستاندا، و هەروەها
ینی سەرنجمدا هەمیشە هەبوو لەسەر مەسەلەی گۆڕانکاری لە کۆمەلگا لە ڕێی بزودنەوە سیاسیەکان بزودنەوە جڤاکەکان و بۆیە دەمیز لە نزیکەوە ئەم ڕووداوەش ببینم. لایەکی تریژەوە بوو کە وەکو ڕۆژنامەنووسێک هەستم بە کاری خۆم ڕووداوێک هەیە کە ئەو کاتە دەمبینی یعنی هەم میدیا جیهانیەکان هەم میدیا هەرێمەکان وەکو باسیش بکرد میدیا کوردیەکانیش بەدەنگیشان لەسەر هەڵبژارد بوو پێم وابوو ئەوەی کە بە من بکرێ وەکو ڕۆژنامەنووسێک هەوڵ بدەم ئەو بێدەنگیە بشکێنم ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان ڕۆداد ئێمە بتوانین بە شێوەیەک لە شێوەکان بیگەینە دەرەوە. یەکێک لە کێشەکانی سەرهەڵدان و شۆڕشی کوردستان شۆڕشە کوردیەکان لە پارچەکانی دیکەی کوردستانیش ئەوە بووە هەمیشە بێزمان بووە قسەی کەم لەسەر کراوە. ئەگەر قسەشی لەسەر کرابێک زیاتر لە ڕێی بەرژەوەندی حەزبیەکانەوە قسەی لەسەر کراوە و هەمیشە یعنی ئەوەی کە لەسەر ئەرزی واقع ڕوویداوە باش نەگوازراوەتەوە. بۆی هەوڵمدا وەکو ڕۆژنامەنووسێک وەکو ڕکەکرێدراوی هیچ لایەنێکی سیاسی نیم بتوانم بڕۆم ئەوێ و یعنی ئەوەی کە لەوێ هەیە هەم بگەێنمە باشوور بە زمانی سوورانی و هەم بتوانم لە دنیای دەرەوەش بەو زمانی ئینگلیزی کە من ئەتوانم پێی بنووسم و قسەی پێ بکەم بیدەمە دنیای دەرەوە. یعنی خۆشبەختانە کارەکانم ئەو کاتە باش بوون لە ساڵی 2012 و دوای منیش کۆمەڵێک ڕۆژنامەنووسی تر کە ئەم ڕووداوانەیان بەلاوە گرنگ بوو دایانبینی پێشبینیەوەیان دەکرد کەم ڕووداوانە دەرەنجامی گرنگیانە بێ هەم لە ناوچەکەیە هەم بۆ کوردستان هاتن تەختێکی باش لە ڕۆژاوای کوردستان کرد. باشە کاک ڕۆژ ئەگەر ئەو لایەن بێن سەر ئەوەی کە جەنابەت لە کاتێکی وادا هەڵوێستێک دەگری ئەوەش وەکو باست کرد لە موتیڤەکاندا زۆرتر لەسەر ئەو بێدەنگیە یا بە جۆرێک نکۆڵیکردنە لە بوونی قەزیەیەک لە بوونی شۆڕشێک کە لە بەشێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە. بەڵام ڕاوەستان لە بەرامبەر بڵێ میدیای جیهانیدا دەزانین کە میدیای زەبەلاحی جیهانی کە ئەوەی پێخۆش بێ دەکات ڕۆژەف ئەوەشی پێخۆش نەبێ دەتوانێت بێدەنگەی لێ بکە. بێدەنگەکردنیش لە ڕاستیدا جۆرێک نکۆڵیکردنە یانە جۆرێک دژایەتیکردنە بە شێوازێکی دیکە. بەڵام پێم باش بۆ پرسیارە لێ بکەم جەنابەت وەکو لە هەڵوێستەکانیشدا ڕوونەکە لایەنی چەپ یانە بێژگە لایەنی ئەوەی کە تۆ وەکو ڕۆژنامەوانێک دەتەوێت بە دوای ئەوەیدا کە پێت وایە لە لای خۆت ڕاستیە بگەڕێیت و ڕاستیەکان بە خەڵکی بگەێنی بەڵام لایەنێکی دیکە وەکو هەڵوێستێکی سیاسی وەکو چەپێک جەنابەت ئەو دەم لە هەڵوێستەکانیشدا دیار بوو. ئەوە چەندە پاڵپێنەر بوو کە دیارە لە موتیڤەکەدا باس دەکرد بەڵام پێم باشە کە زیاتر ئەوەی کە جیاواز لە تەنیا ڕۆژنامەوانێکی بێلایەن فکری چەپ چۆن پاڵنێرەی تۆ بوو بۆ چون بۆ ڕۆژاوای کوردستان. بەڵێ بێگومان لە بیر و باوەڕ خۆی یەکێک لە مۆتیڤەکانی هەڵبژاردننی ڕۆژنامەوانی بوو هەر لە سەرەتاوە بە تایبەتیش لەسەر ڕووداوەکانی ڕۆژاوای کوردستانە بۆ من تەواان من لە دەرەوە خوێندە بووم لە دەرەوە گەورە ببووم لە کوردستاندا زۆر ئاشنا نەبووم بە مەسەلەکان بەڵام بە درێژایی ژیانی خوێندکاریم و وەکو بیر و باوەڕی خۆشم هەمیشە یعنی چەپبوون وەکو چەپێک بەلامەوە زۆر گرنگ بوو کە شۆڕشێک ڕوو دەدات وە شۆڕشەکەش لە وڵاتی مندایە لەبەرەوە بینینی ئەم شۆڕشە لە نزیکەوە یعنی چانسێکە بەڕاستی کەم کەس هەیە لە ژیانی خۆیان بتوانێت چانسیەوەی پێ بدرێ کە بڕوا لە نزیکەوە شۆڕشێ ببینێت تەجروبەی شۆڕشێک ببینێ کە ئەم لەوانەیە چەند ساڵ پێشەوە باسی لە شۆڕش کرد بێ باسی لە کۆمەڵی مەسائلی بۆ نمونە ئەو بابەتانەی کە من ئیشم لەسەرکردن مەسلەی لە بیر و باوەڕی خۆمەوە لەسەر مەسلەی مافی ژنان مەسلەی دیموکراسی گەل لە هەمبەر دیسپۆتیزم و لە هەمبەر دیکتاتۆریەت لە ناوچەکەیە یعنی کە شۆڕشی ڕۆژاوای کوردستان سەری هەڵدا لە نزیکەوە من وەکو چەپێک یعنی دەمخواست ببینم و طبعا تۆ کە بیر و باوەڕێک دەیە وەکو چەپێک پاشخانێکی ئایدۆلۆژیت هەیە دەخوازی ببینیت تا چەند ئەمە لەسەر ئاسی پراکتیک ئیشەکە ئیش ناکە حتمما کە من چوومە ڕۆژاوای کوردستانەوە بۆ شۆڕشم بینی لە ڕاستیە گۆڕانکاریکی زۆر بۆ بیر و بۆچوونەکانی مندا هاتن بەرێ وەکو چەپێکی کلاسیک کە بیرمە کردەوە هەمیشە دەوڵەت نەتەوە معنی بە بنەما ئەگەر لە ڕووی تیۆریەوە پێم وابوو کە کوردستان ئەگەر بە قۆناغی کاپیتالیزم دا بڕوات ئەگەر دەوڵەتێکی نەتەوەیی دروست بکات دەوڵەتێکی کوردی بەبێ جۆدانە ئەوەی کەمایەتی و پێکاتی تر لە ناوچەکەیە هەیە دەتوانێت ئەمە چارەسەری پرسی کورد بکات لە ناوچەکەیە کە ڕۆژمە ڕۆژاوای کوردستان ڕاستیان بیر و بۆچوونانی من بەتاڵ دەرکەوتن
بەبێ ئەوەی من لەگەڵ کەسایەتێکی سیاسی لێ قسە بکەم بەبێ ئەوەی بم نقاشێکی فەلسەفی نقاشێکی تیۆری بکەمەوە بۆچوونەکانی من ڕۆژانە دەمبینی بەتاڵن ینی چونکە من لەگەڵ جفاک لێکە قسەمە کرد لەگەڵ کەسی ئاسایی کە ڕۆژانە گفتوگۆمانە کرد ئەوان هەم کورد بوون هەم مافی نەتەوایەتیان پێشەلکرا بوو بەڵام دەوڵەتی نەتەوەیان نەدەخواست ئەمە بۆ من جێگەی شۆک بوو ینی من کەسێکم کە لە دەرەوەی دیعایەوە کرد پێویستە لێرە دەوڵەتێکی نەتەوەی هەبێ خەڵکەکە خۆی نایەوێت دەوڵەتێکی نەتەوەی هەبێ ئەمە بۆ من جێی شۆک بوو بەڵام شانسێکیش بوو بۆی کە ڕێگەیەکی بۆ من کردەوە کە بیر و بۆچوونەکانم بەرفراوانتر بکەم تێ بگەم بە خۆمدا بچمەوە و سریانەکانم بینی مەسیحەکانم بینی پێکاتەکانی دیکەم بینی لە ڕۆژاوای کوردستاندا و نیقاشێکی لەگەڵ خۆمان نیقاشێک دروست بوو ڕێکاک ڕۆژ بەڵام بەر لەوەی کە دوایە درێژە بە باسەکان دێن بەڵام هەروەکو پرانسێک وەک دەڵێن بۆ کە دەوڵەت نەتەوەیان نەدەویست ئارگومنتیان چی بوو یانە ئەمە خۆی زۆر زۆر گرنگە ئەمە سەرەتای شۆڕەشە طبعاً من باسی مانگی حوتی 2012 ئەکەین کە سەرەتای شۆڕش سەر هەڵدانێکە طبعاً پرسیاری من یەکەم ئەوە بوو ئێوە بۆ دەوڵەتێکی نەتەوەی کوردی ناخوازن دەیانگوت ئێمە خۆمان لەژێر سیستەمی دەوڵەت نەتەوەی فاشستی عەرەبیدا چەساوینەتەوە دەوڵەت نەتەوە ئەو سیستەمەیە کە چەسانەوەی هەم ئێمە هەم سریانەکانم پێکاتەکانی دیکەی ناوچەکەی لێبووتەوە ئێستا ئێمە ئەگەر دەوڵەت نەتەوەیەکی کوردی دامەزرێنین گارانتیەک نییە ئێمە نەتوانین ئێمە گارانتیەک نییە ئێمە بۆستێنێک کە سریانەکان و پێکاتەکانی دیکە نەچەوسینەوە لێرە من چوومە ناوچەی عاموودا لەوێ لەگەڵ کەسێکی بەتەمەندا لەسەر ئەم باسە قسەمان کرد کە خەریکی ئەوە بوو ماڵی گەلیان دروست کرد کۆمۆنەی گەلیان لە عاموودا دروست دەکرد وتم لە مەسەلەی دەوڵەت وتی زۆر بەڕانی بە ڕاشکاوانە بە منی وتی ئێمە ئەگەر دەوڵەت نەتەوەیەکی کوردی لێرە دابمەزرێنین کەواتە ئێمە هیچ پێشکەوتنێکمان لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیشەوە لە ناوچەکەیان نەکردو چونکە دەوڵەت نەتەوەیەکی مان لە دیمەشق ئێستا هەیە ئەگەر ئێمە دەوڵەت نەتەوەیەکی تر لێرە دروستکەین کەواتە کۆپیەکی دیمەشقمان هێناوە لێرە دامانناوە بەڵام لە کاتێکە ئێمە دیعایەوەکەین کە لە دیمەشق جیاوازین دەبێت پرەنسیپێک دەبێت سیستەمێکمان پێبێ کە ئالتەرناتیڤی دیمەشقە لێرەشە ئالتەرناتیڤی خۆسەری دیموکراتی بۆ ئێمە وەک نەک سیستەمێکی دەوڵەت نەتەوە پێمان وایە ئالتەرناتیڤی دیمەشقە و لە هەمان کادا ئێمە داوای دیموکراسی ئەەکەین ئایا تا چەند دیموکراسی کارە لە کاتێکدا تۆ نەتەوەیەکت هەیە دەوڵەتێکت دێ بەناوی نەتەوەیەکەوە کە ئیدعای ئەوە ئەکا لە نەتەوەکانی تر بەرزترە باڵا دەسترە کەواتە لە سیستەمی دەوڵەت نەتەوەیە خۆی بۆ خۆی خەڵکی ڕۆژاوا ئەو کاتەکە بە منیانەوت کە تۆ دەوڵەتێکت ناونا دەوڵەت نەتەوە خۆی بۆ خۆی مانایەوەیە نەتەوەیەک سەردەستە لەسەر نەتەوەیشتر کەواتە مەسەلەی یەکسانی لێرەدا و مەسەلەی نوێنەرایەتیکردنی دیموکراتیانی خەڵک و هەموو پێکاتەکانی کۆمەڵگایەک بەتاڵە بێتەوە بۆ من ئەمە جێی شۆک بوو وەکو چەپێک بێگومان شۆک چەپێکی کلاسیک بەڵام ئەوەی کە بینیم خۆشبەختانە وای کرد کە من بتوانم لە ڕووی تیۆری و لە ڕووی بیر و باوەڕی خۆشمەوە یعنی بتوانم کۆمەڵێک خوێندنەوەی دیکەم هەبێ نوێبوونەوەی یەکەم لە بیر و بۆچوونەکانی خۆما بکەم و هەم دنیاش بە شێوەیەکی فراڕەنگتر ببینم بەڕاستی لەسەر باشە هەمان ئەوەی کە باس لەسەر ڕۆژاوای کوردستان دەکەی بەتایبەتی دواتر سیستمی خۆبڕێوەبەری دیموکراتیک دیارە سیستمی خۆبڕێوەبەری دیموکراتیک دواتریش لە سەرەتای ساڵی 2014دا بە هاوپەیمانی کۆمەڵایەتی بە کۆنتراکتێکی کۆمەڵایەتی سیستمەکە بەڕێوە دەچێت بەڵام خودی ئەم سیستم ئێستا باسیەوەت کرد کە خودی سیستمی خۆبڕێوەبەری دیموکراتیک یانە ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستانەیە بۆ تۆوەکو چەپێک وەکو ڕۆژنامەوانێکی چەپ شۆک بوو بەڵام پێت وایە ئەو سیستمە لە ئاستی میدیای جیهانیدا لە کاتێکدا لە دژی هەموو سنەت و نەریت و پرەنسیپەکانە کە ئێستا هەیە سنەتی سیاسی وەکو دەوڵەت نەتەوە پەیوەندی نێو دەوڵەتیەکان و بەرژەوەندی لە هەموو گرنگتر بەرژەوەندی کاپیتالیزمی جیهانی باشە کاتێک کە سیستمێک لەوێ دروست دەبێت کە دژی هەموو بەرژەوەندیەکانی بڵین دەوڵەتان و سیستمی گشتی جیهانیە لێرەدا پێت وایە ئەمە یانە خودی ڕوانگەی خودی سیستمی خۆبڕێوەبەری دیموکراتی چەندە کاریگەر بووە لەوەی کە ڕۆژاوای کوردستان بە تایبەتی پێش قۆناغی کۆبانی دەنگدانەوەی لە ئاستی جیهاندا نەبێت یا بە جۆرێک کپ و بێدەنگ بکرێت خۆی گومانی نییە ئەمە لە
سەرەتای سەرهەڵدانی شۆڕشی ڕۆژاوای کوردستانەوە دژایەتێکی سیستەماتیکانە لە ڕووی ئیعلام و لەسەر ڕۆژاوای کوردستان هەبوو. طبعا لە ڕووی سیاسیەوە دیارە دژایەتیکردنەکە هەم لە کوالیسیۆنی ئۆپۆزیسیۆنی سووریەوە دژایەتیشی جگار بێوێنەی ئەم سەرهەڵدانە ئاکرا کە لە تورکیا ئاڕاستە ئاکرا لە ئەنقەرەوە ئاڕاستە ئاکرا وەکو سیستەمیش بەگشتی وەکو سیستەمی کاپیتالیزم پێی هەزم ناکرا کە گروپێک نەتەوەیەک کۆمەڵگایەک هەبێ لە دژوارترین ڕۆژەکانی وڵاتی سووریایە و ڕۆژاوای کوردستانە و لە دژوارترین ڕۆژەکانی ناوچەکەیە بێ سیستەم ڕەت بکاتەوە. لەبەرەوە دژایەتێکی ئەجگار بێوێنە ئاکرا و ئیمبارگۆیەکی ئیعلامیش لەسەر ڕۆژاوای کوردستان هەبوو، ئیمبارگۆیەکی میدیایی لەسەر ڕۆژاوای کوردستان هەبوو. لە ساڵی 2012 ئێمە خوێنمانە بوو بە ئەو بابەتێک لە میدیای ئینگلیزیمان ئینگلیزیە بڵاوکەین، میدیا جیهانەکانە بڵاوکەینەوە بەڕاستی. زۆربەی زۆری ئەو بابەتانەی کە ئێمە بڵاومانە کردەوە زیاتر لە چاپەمەنی سربەخۆکانە، ئەوانەی کە تا ڕادێک پێیانڵێن چاپەمەنی ئەڵتەرناتیڤ بڵاو دەبوونەوە. گۆڤاری باشن، چاپەمەنی زۆر باشن کە کەسایەتی فەیلسوفە چاپگەرە ناودارەکان تیان نووسن، بەڵام دیسان میدیای باو بڵێن، میدیای سیستەم، میدیای ڕسمی ئەوروپا نەبوو، میدیای ڕسمی ئەمریکا نەبوو. ئەمەش دەگەڕێتەوە بوو ئەو بربەستە ئەو ئیمبارگۆ ئیعلامی کە سیستەم لە سەپاندبووی لەسەر شۆڕشی ڕۆژاوای کوردستان. شۆڕشی ڕۆژاوای کوردستان و چاواشەکاری سەرباری ئەوەی کە ئیمبارگۆیەکی ئیعلامی هەبوو، چاواشەکاریشی لە بەرامبەردا بڵاوکرایەوە و ئەم سیستەمە تەمانە کەمە تەماشایکەین سیستەمی کاپیتالیزم کە لە ئەمریکا و نوێنەرایەتی ئەگرێت دێتە سەر ئەوروپا، دێتە خۆر وڵاتی ناوین، بەم هەموو کەناڵانەیە دژایەتی ڕۆژاوای کوردستان دەکرێت. تەنانەت لە باشووری کوردستاندا کە دەسەڵاتی سیاسی نوێنەرایەتی سیستەمی کاپیتالیزمەکە دژایەتیەکی یعنی تەنانەت ئەو پێوەری تێپەڕاندبوو کە ئەمانە برای ئێمن، خوشی ئێمن، کوردن لە ڕۆژاوای کوردستانە، سەرهەڵدانێک بۆ ئازادیەکەن، ئێمە یارمەتیان بدەین. لەبەری ئەمە دژایەتیەکی زۆر زۆر نائەتیکانە بەڕاستی لە بەرامبەر ڕۆژاوای کوردستانە جێبەجێ دەکرا و ئەمەش گرێدراوی خودی ئەو ئیمبارگۆ ئەو دژایەتیکردنە بوو کە سیستەم بە بنەمای گرتبوو لە بەرامبەر شۆڕشی ڕۆژاوای کوردستانە. نوێنەرایەتی سیستەمی کاپیتالیزم لە دنیادا هەرگیز پێوانە بوو ئەم شۆڕشە لە ڕۆژاوای کوردستانە بگاتە قۆناغێک کە ئەمڕۆ پێی دەڵێن قۆناغی کۆبانەیە، کە پێی دەڵێن قۆناغی تێکشکاندنی هەموو بیر و بۆچوونە باوەکان لە بەرامبەر نەک تەنانەت لە ڕۆژاوە، بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوین. هەرگیز کەس بڕای بمە ناکرد. وەکو باسم کرد لە ساڵی 2012 وەختێک من تەرحی بابەتێکمە کرد بۆ میدیایشی ڕۆژاوایی، ینی شانزدار بووین ئەگەر وەڵامیان بدایەتەوە تەلەفۆنیان بکردنابیان تا زۆر سپاس بەڵام نامانەوێ. شانزدار بووین ئەگەر بیان وتە ئەم بابەتە گرنگ نییە، ینی زۆرتر هەر وەڵامیان نەئەدایەوە. سەرنووسەر هەبوون برادری خۆمان بوون، سەرنووسیاری گۆڤار و چاپەمەنیەکان بوون لە ئەوروپا، لە بەریتانیا، لە وڵاتانی دیکە. ئەسڵەن ینی دایانگوت ئەمە هەر گرنگ نییە، ئەم سەرهەڵدانە ئەگەر مانگێک دوو مانگی دیکە بڕات و نامێنێ. طبعا ئەمە سەرچاوی لەم دژایەتیکردنەی سیستەمەوە گرتبوو. بەڵام لە قۆناغی کۆبانیا ئێستا ئەمە گۆڕانکاری بەسەر هاتووە. بۆیە لە ڕووی سەربازیەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئیعلامیەوە، لە هەر ڕێگەیەکەوە کە سیستەم دەستی بەسەردا هەبوو، دەستی پێی دەگەیشت، دژایەتی ئەم سەرهەڵدانەی کوردکرا لە ڕۆژاوای کوردستان. و ئەمەش ئێمە باسی میدیا ئەکەین، دواتر لە شەڕی سایکۆلۆژی، لە شەڕی تایبەت لە بەرامبەر خەڵکی ڕۆژاوای کوردستان و سەرهەڵدانەکەی ئەوانە خۆی مانیفێست کرد لە ڕووی ئیعلامیەوە. بەڵام دیسان قۆناغی ئەوەی کە سەرهەڵدانەکە بەرەو چۆ گەشت و گەیشتە کۆبانی ئەمڕۆ هەموو ئەمانەی بەتاڵ کردەوە. باشە کاک ڕۆژ هۆکارەکانجی لێرەدا گرنگە کە وەختێکەکەم باسی دوو قۆناغ دەکەین لە ڕاستی ئەم دوو قۆناغە زۆر زۆر ئاشکرایە. یانە قۆناغی پێشسەر بڵین بەرخۆدانی کۆبانیەکە بێدەنگیەکی تەواو لە میدیای جیهانیدا هەیە، لە میدیای هەرێمیدا بۆ نمونە لە تورکیادا شەڕێکی ڕاگەیاندنە، یانە شەڕێکی سایکۆلۆژی هەبووە. و دواتر بەتای بە دوای مەترسیەکان دەرکەوتنی مەترسی گەورەی داعش هێرش بۆ سەر باشووری کوردستان، گرتنی مووسڵ و نزیک بوونەوە لە بەغدا و دواتر لەم لاوە سەر بڵین بەرخۆدانی کۆبانی لە بەرامبەر داعشدا. پێت وایە ئەوەی ئەو هۆکارانەی وای کرد کە بێدەنگی بشکێندرێ، یانە بێدەنگی میدیای جیهانی لە بەرامبەر
ڕۆژاوی کوردستاندا یانە بڵێن لە کۆبانیەوە بۆ ڕۆژاوی کوردستان کۆبانیەوەکو سمبولێک بۆ ناساندنی ڕۆژاوی کوردستان لەم پەیوەندەدا ئەو هۆکارانەی کە میدیای جیهانیان ناشار کرد کە بڵێ نەتەنها وەکو دەنگ و باس بەڵکو گرنگی بدەنێ ئەو هۆکاران لای ئێوە وەکو تەجروبەی خۆتان لە ڕووکاری ڕۆژنامەوانیدا چییە؟ بەڵێ سەرەتا لەسەر مەسەلەی ئەوەی کە شەڕێکی دژبەرێکی تەواوی میدیای هەرێمی هەبوو لە بەرامبەر ڕۆژاوی کوردستانە تەنها لە تورکیا قەتیز نەما بووم ئەم جیهاتیکردن پێم خۆشە لەسەرەوە تۆزێک باس بکەم ئەم دژایەتیکردنە چوو بۆ میدیاکانی زمانی عەرەبیشەوە و میدیاکانی باشووری کوردستانیشەوە و ئەم میدیا هەرێمیانە ئاوتلێتێکی ئینگلیزیشان دروست کردبوو بۆ ئەوەی ئەم دژایەتیکردنەی کە لە ڕووی هەرێمی و لە ڕووی ناوخۆییشەوە لە بەرامبەر ڕۆژاوی کوردستانیکەن بیدەنە دنیای دەرەوەش یەک بۆ ئەوەی بە سیستەم بڵێن کە ئێمە بڵێ ئەها ببینن کە ئێمەش دژایەتی ئەمە ئاکەین دوو بۆ ئەوەی کە ئەو بیر و باوەڕە بدەنە دەرەوە کە لە ناوخۆی هەرێمەکە و لە ناوخۆی کوردستانیشدا خەڵک دژبەری ئەم سیستەمەیە ئەم شەڕە تایبەتە لەسەر دووشت ئیشیە کرد یەک ئەوانە کە سەرهەڵدانی ڕۆژاوی کوردستان گرێدراوی ڕژێمی ئەسەدە ئەمە نەک هەر ئەمە ئیمبارگۆگەی تێبڕان کەوتە دژایەتیکردنێکی پراکتیکیەوە بە بڵاوکردنەوەی چاواشەکاری لە کاتێکدا لە حەلەب شەڕبانانی یەپەگە و یەپەژە شەهیدیانەدا لە دژی ڕژێمەکەی ئەسەدە ئەمان ئەم چاواشەکاریان بڵاو کردەوە ئەم چاواشەکاریە بۆ باشووری کوردستانیش درێژی کردبەوە بە شێوەیەکی سیستەماتیکانە کۆمەڵێک میدیا ئەم شەڕە تایبەتیان کرد بە ئەجەندەی خۆیان کردیان بە ئامانج و بیر و باوەڕی خۆیان یعنی لە کوردستانە شتێک هەیە لەو ماوانەی کە من بڵێن تای گەڕاوم و گەشتم کردووە بە ناو پارچەکانی کوردستان لە ناو کووردا شتێک هەیە کە خۆخۆیی هەرچیە جیاوازیشە وەکو گەل هەستێکی هاوسۆزی و هاوکاریکردنی یەکتری هەیە بەڵام ئەم میدیانە کە میدیای خۆ بەخۆشان ئەڵێن میدیای کوردی ئەمانیان ئەم پێوەرە سروشتیانەی کوردیان تێکشکان کەوتن دژایەتیکردنی بێ پێوانە شەڕێکی سایکۆلۆژی لەسەر چۆن سیستەم شەڕێکی دژی ڕۆژئاوا ئەکردو بۆ میدیای هەرێمی و تورکی و عەرەبی درێژ بۆ هاتووە کوردستان ئەمانیش بە هەنگاوەکانی میدیای عەرەبی و میدیای تورکی زۆر خراپتر دژی ڕۆژئاوای کوردستان چاواشەکاریان بڵاو کردەوە پرۆپاگەندەیەکیان گڕ پێئدا کە تەنانەت وەکو وای لێ هاتبوو ڕەوایان بە شەڕی ناوخۆدا لە ڕۆژئاوای کوردستاندا یعنی تا ئەم حەدە ڕۆشت هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆی کە ئەم سیستەمە لە ڕۆژئاوای کوردستاندا سیستەمێک بوو لەسەر هەموو ئەو پێوانە تەقلیدیانەی کە هەبوون بۆ خۆبەڕێوەبردننی کۆمەڵگایەک تێکی دەشکاندن لە هەمبەریان دەوەستایەوە بەرخۆدانیە کرد لە باشووری کوردستانە حزب لە باڵادەزبوونی حزب بەسەر کۆمەڵگاوە خۆبەڕێوەبەری دیموکراتیەمەی ڕەتە کردەوە تەنانەت پێدەشی ڕەتدەکردەوە ئەگەر ببینین تەفدەمیان دانابوو ئەو کاتە هەتا ئەسش بەردەوامە تەفگەری جیواکی دیموکراتیک ڕێخستنێکی جیواکی سیڤیل بوو لە بەرامبەر هەیمەنەی پێدا دەوەستایەوە بۆی حزب نەتوانێت لەسەر جیواک کۆنتڕۆڵ بکە کەواتە ئەم بۆچوونەی کە حزب باڵادەست بێت لە ڕۆژاوە بەتاڵ بووە لە ڕووی هەرێمیەوە بۆ ئەوەی کە ڕۆژاوە گرێدراوی ئەسەد بێ یاخود گرێدراوی قەتەر بێ یاخود گرێدراوی تورکیا بێ ڕۆژاوە ئەمەی ڕەت دەکردەوە دیسانە و دژبەری بوون لە ڕووی سیستەمی کاپیتالیزمی وشەوە ئێمە تەماشا بکەن ڕۆژاوی کوردستان بڕای بە جۆرێک لە کۆلەکتیڤ ئابووری کۆلەکتیڤ هەبوو بڕای بۆەوە بوو کە خێروبێر و سامانی ئەم وڵاتە پێویستە بۆ خەڵکەکەی بێ نەک بۆ کۆمپانیاکان بێن و خوێنی ئەم لەسەر خوێنی ئەم خەڵکە قازانجی ئابووری بکەن ئەمانە هۆکار بن کە بەو شێوەیە دژی ڕۆژاوی کوردستانە وەستانەوە ئەوەی کە ئەمەی گۆڕی طبعا لێرا یەکشت زۆر گرنگە عادەتەن کە شەڕی سایکۆلۆژیە بێ ئیعلامێک هەیە لە بەرامبەر ئەم شەڕەیە دژایەتیکە لە ڕۆژاوی کوردستانە ئەمەش نەبوو میدیایەکی وا کاریگەر و ئیمکانات نەبوو یعنی خەڵک ئیمکاناتی نەبوو بەس میدیای کوردی لە ڕۆژاوە میدیای کوردی لە ڕۆژاوە ئیمکاناتی ئەوەی نەبوو لە بەرامبەر ئەم میدیا جیهانی و میدیانەی کە پارەیەکی زۆری بۆ تەرخانکراوە سیستەماتیکانە لەسەر ڕۆژاوە ئیشەکەن بتوانێت بەرپەرچێکی ئیعلامیان بداتەوە لەبەرەوە شێوەیەک لە شوێک ئیهمالکردن هەبوو گوێ پێنەدان هەبوو بەم میدیانە ئیشکردن لەسەر پرۆژەکەمان لەسەر پرۆژەی خۆسەری دیموکراتیک لە ڕۆژاوی کوردستانە باشترین وەڵامدانەوە بوو بالفعل سەرش کەوتن خەڵکی ڕۆژاوی کوردستان پراکتیکردنی بەرفراوانکردنی خۆسەری دیموکراتی کە گەشتە قۆناغی کۆبانێ و ئەو خوێنی ئەو هەموو شەهیدە کە ئەو شۆڕشی گەیاندە قۆناغی کۆبانێ
نەک هەموو ئەو میدیانەی ڤاڵا دەرخست ڕای سیستەمی گۆڕی ڕای گشتی جیهانی لەسەر مەسەلەی ڕۆژاوای کوردستان گۆڕی و وەڵامێک ینی کاری ڕۆژانە بۆ بەرفراوانکردنی خۆسەری دیموکراتی و خۆبەڕێوەبردننی دیموکراتی گەلان لە ڕۆژاوای کوردستاندا باشترین بەرسەوێک بوو بۆ ئەو شەڕە سایکۆلۆژیی کە ئەم میدیانە بە سیستەماتیکانە دەیان کرد. گۆڕانکاری لە ڕای گشتیە چۆن هات لە ڕۆژاوای کوردستانە خۆبەڕێوەبردن بەبێ ئەوەی گرێدراوی طبعاً ئەم میدیانە هەرچی چیان بڵاو کردەوە طبعاً سیستەمی جاسوسی دەوڵەتانی نوێنەراتی سیستەمەکەن پاش ئاگادارن کە ئەمە ڕاستی نییە پرۆپاگەندەیەکە تووچە خۆی باش دەیزانی ئەوەی کە ئەعلامەکانی باسی دەکەن ڕاستی نییە لە ڕۆژاوای کوردستانە و وڵاتانی ئەوروپاش و وڵاتانی دیکەش بە ئەمریکاشەوە خۆیان باش دەیانزانی لە ڕۆژاوای کوردستانە چ دەگوزارێ و چ ناگوزارێ بەڵام ئەوەی کە ئەعلامەکە پێویستیە کە شەڕێکی سایکۆلۆژیە کە لە دژبەری ئەم سیستەمە بیکەن کە شۆڕشی ڕۆژاوای کوردستان کە دەگاتە قۆناغی بەرەنگاربنەوە دشی ئیسلامی توندڕە و هێزانی وەکو داعش جەبهەت ئەلنەسڕە دەکەوێتە قۆناغێکەوە کە دەبێتە ڕۆژەوی جیهانی. طبعاً ئەمە ڕاستە قۆناغی کۆبانێ قۆناغی تەقاندنەوەی باسەکەیە لە ڕای گشتی جیهانیە بەڵام پێش قۆناغی کۆبانێ قۆناغی سەریکانیەمان هەیە ئەمە زۆر گرنگە. ساڵ 2012 کە من لەوێ بوو هێزی پێش داعش هێزێکی پێڵەن جەبهەت ئەلنەسڕە کە هێزی ئۆپۆزیسیۆن ئێستاش هەرماوە لەسەر عەفرین ترسێ ئێستا کە بچێتە عەفرین. جەبهەت ئەلنەسڕە کە قاعیدە بوو و دژبەری ئەمریکایە دژبەری وڵاتانی ئەوروپایە طبعاً برانچێکی قاعیدەیە ئەلنەسڕە ئەمە لە ژێرناوی ئۆپۆزیسیۆنی سووریا هەموو شتێکی وەرەگرت لە دەرەوە چەکی وەرەگرت پارەی وەرەگرت ڕەخسنەکانی لە تووشیا بە ئاشکایی کاری خۆیان بڕێوە دەبرد. هێرش بۆ سەریکانی ئەکرێ هێرشێکی بەرفراوان دەکرێت و جەبهەت ئەلنەسڕە بە تەنیا نییە گروپی لەگەڵایە بە ناوی گروپی ئەحفاد الڕەسوڵ گروپێکی تر هەبوو بە ناوی ئێستاش گروپە ماوە بە ناوی غورەبای شام کۆمەڵێک گروپی یعنی ئیسلامی توندڕە و کە لوبنان زۆر لێیانە ترسا هێرشکە هەتا ئێستاش لوبنان هاوارەکە بڵێن ئەڵێ کە ئەم گروپانە گەورەترین مەترسین بۆ سەر ئێمە وڵاتانی ئیقلیمی لێیانە ترسان ئەم گروپانە هەر هەمویان هێرشیان کرد بۆ سەر سەریکانیە طبعاً نیوەی سەریکانیان گرت قەتڵ و عامێکی خەڵکیان کرد بەڵام بەرخۆدانێک لەوێ سەری هەڵدا لە بەرامبەر ئەم هێرشانە لە ناو خودی سەریکانیە کە زۆر بێبێنەوە ئەمە سەرەتای ئەو باسەیە کە ئیتر لە ڕۆژئاوایە خەڵک تەماشاکە چکە هەموو کەس پێی وابوو ئەم هێرشە ئەمە پێش کۆبانەیە طبعاً ساڵی 2013 پێی وابوو ئەم هێرشە تەواوی ڕۆژاوی کوردستان مەسحەکە پاکەکاتەوە و ئەم ناوچانە هەموو ئەچنە ژێر دەسەڵاتی باشەکەوا بێ کاک ڕۆژ ئێستا لێرەدا دەزانین کە لە ئەزمموی کوردیدا ئێمە هەڵەبجەشمان هەیە کە چۆن کارەساتێک ئەتوانێت پرسی کورد بگەێنێ بە جیهان لە میدیاکانی جیهاندا دەنگ بداتەوە بەڵام جیاوازی لەگەڵ کۆبانی ئەوەیە کە ئیتر لێرەدا کورد قوربانی نییە یانە بڵێن وێنەیەکی تراژیک و قوربانی نییە کە کورد دەیداتە دەرەوە بۆی کە دەرەوە ڕحمی ببزوێت یانە بەزەیی ببزوێت ئێستا وێنەیەک دەدا کە کورد دەتوانێت بۆ نمونە لە کۆبانی بەرگری لە بەرامبەر هێزێکدا بکە کە ئەو هێزە مەترسیە بۆ سەر هەموو جیهان یانە لێرەدا بڵێن وێنەیەکی نە قوربانی بەڵکو وێنەیەک لە خۆڕاگری و لە پێشەنگی دەداتە جیهان پێت وای ئەمە لەمە بەدوات دەتوانێت ئەو وێنەیە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ وێنەی هەڵەبجەدا کە وێنەیەکی قوربانیە دەتوانێت چۆن کاریگەری لەسەر ناساندنی پرسی کورد لە داهاتوودا لە جیهاندا بکەن. بەڵێ خۆی شۆڕشی ڕۆژاوە سەرهەڵدانی شۆڕشی ڕۆژاوە کە گرێدراوی هیچ شوێنێک نییە و هاوکاریش ئەو هاوکاری بە مەرج ناخوازێ ڕادەکاتەوە خۆی بۆ خۆی ئەمە خاڵێکی وەرچەرخان بوو لە مێژووی کووردا بەڕاستی چکە هەر بزودنەوەیەکمان هەبوو بێ هەر شۆڕشێکمان سەری هەڵدابێ بە شێوەیەک لە شێوەکان خواستی هاوکاریکردن بە مەرج یاخود ئێمە گوناحین ئەم تێڕوانی نەهابوو شۆڕشی ڕۆژاوە کە خۆی دەست پێ دەکات ئەم تێڕوانینە تێک دەشکێنێ کە من هاوکاریم بکرێ بە مەرج یاخود من گوناحم هاوکاریم بکەن ئەم تێڕوانین ئەم جۆری تێڕوانینانە ئەم شۆڕشەکە دەگاتە 2013 لەسەر ئەو شوێنەی کە باسم کرد ئەو شەڕەی سەریکانیە
ئێمە لەگەڵ چەند ڕۆژنامەنووسێکا و کاتە یەک شتمان بڵاو کردەوە بابەتێکمان بڵاو کردەوە کە زۆر دەنگیدایە و ئیتر وە ڕۆژنامە تریش بڵاویانە کرد چاپمەنی تریش سەرەتا کە لەسەر ئەمە ئیشانە کرد ئەوەیە چونکە شەڕی قاعدە لە عێراق و ناوچەکانی دیکە فەشەلی هێناوە لە پاکستان فەشەلی هێناوە لە ئەفغانستان فەشەلی هێناوە لێرەیە ڕێخستنێکی گەنجان ژن و ئایا شەڕکردن بۆ سەریکانیە شتێک ڕوون نەکاتەوە ئایا ڕێخستنێکی ناوخۆیی لە گەنجان و لە کوڕان و کچان دەتوانێت بەرامبەر قاعدە بۆستێتەوە ببێتە ئەڵتەرناتیڤی ئەوەی کە هێزی دەرەکی بێ یاخود نا طبعا سەریکانی ئەمەی سەلماند ئەم قۆناغە کە دەچێتە کۆبانێ طبعا زۆر گەورەترە هێرشێکی زۆر گەورەترە داعش هاتووە النەسرە بە هەفتە ئەو شۆراوەتەوە لە چاوتون ڕەوی داعشە ئەم هێرشەکە بۆ کۆبانێ دەکرێت پێش ئەوەی کە داوای هاوکاری بکرێ بەرخۆدان هەیە گەل ئامادەیە ئەوەی کە پێیەتی هەتاوەکو خۆشەویستترین شتی کە ڕۆحی خۆیەتی پێشکەشێکا لە پێنا ئەوەی کە خاکی خۆی بەجێنەیەڵێ پرەنسیبەکانی خۆی بەجێنەیەڵێ ئەو یۆتۆپیا و ئەو ئایدۆلۆژیا کە هەیەی لەوێ پارێزگاری لێ بکە و ئەمە کە لە میدیای دەرەوەیە بڵاو بووە گەشتە قۆناغێک بۆ کورد کە قۆناغی جارێکی تر خۆپێناسەکردنەوەیە بۆ ئێمە طبعا هەتا لە پێش هەڵەبجەشەوە لە پێش ڕووداوی هەڵەبجەشەوە تا دەکاتە ڕووداوی ئەنفال و هەڵەبجە و لە 92شەوە کە هێڵی جەفرین لە باشوورە دروست بوو و ساڵی 2003 کە ئەمریکا هاو هەمومان لە باشوورە بڵین زۆر پێیان خۆش بوو لە باشووری کوردستاندا هەتا ئەم کاتەش هەتا وەکو قۆناغی شۆڕشی ڕۆژاوی تا 2012 و 2013 تا قۆناغی شۆڕشی ڕۆژاوی کوردستان و ئەمانە لە دەرەوە تێڕوانی نەگەبوو کە کورد گوناحن فەقیرن و ئێمەش هەمیشە ئەو جالی کوردیش کە لە دەرەوە بوو هەمیشە لەسەرەوە ئیشی کردووە کە یارمەتیمان بن ئێمە بێدەسەڵاتین ئێمە پێویستمان بە ئێوەیە کۆبانێ ڕۆژاوی کوردستان ئەمەی تێکشکاند ئەم بۆ چوونە و هەنگاوێکی نا بۆ دووبارە خۆپێناسەکردنەوە بۆ کورد دووبارە خۆناساندنەوە بە دنیای دەرەوە و بە جیهان کە ئێمە چین و من هەمیشە لە دوای ساڵی 2012 گەشتومەتە قەناعەتێک کە ڕۆژاوی کوردستان دوو کارکتەری کوردی ڕوون کردەوە کارکتەرێک کە بە وابەستەبوون بە هێزی دیکەوە ڕازیە و بە کۆیلەبوونی خۆشی ڕازیە ئەنجا ئەم کۆیلەبوونە بە دەسەڵاتی ناوچەکەەوە بە هێزی دەوڵەتی داگیرکەرەوە بێ یاخود بە کۆمپانیای دەرەکیەوە بێ بە هەر شتێکەوە بێ کۆیلەبوونی خۆی پێڕقوبووە کارکتەرێکی دیکەی کوردی ژەیە کە یان ئازادی ئەوێ سربەخۆبوونی خۆیەوێ یاخود لە پێناوی بەدەزێنانی ئەم ئازادی و سربەخۆبوونەیە جانی خۆی بەختەکە یعنی ئەگەر مردن ئەگەر ژیان هەیە دەبێت بۆ ئازادی بێ یا بە ئازادی ئەژیم یا بۆ ئازادی ئەمرم ئەم کارکتەر لە ڕۆژاوی کوردستاندا هەڵکشا و بینیمان و ئەم کارکتەرە خەریکە دەچێتە سیستەمێکەوە گشتگیر بۆ لە ڕۆژاوی کوردستانەوە لە قۆناغی کۆبانەیە طبعا بۆ ڕای گشتی جیهانی توانین بڵێن بەربڵاوتر بووە لەم ماوەی پێشوە هافەیڤینێکم لەگەڵ کەسایەتیژی بەریتانیا کرد کە پێشتر لە ئەمریکای لاتین زۆر گەڕاوە ژۆ گیبنز ناوێتی ئەندامی سەرکردایەتی هەرێمی سندیکاکانی وڵاتی بریتانیایە ئەو بە من دەڵێ لەو هەفپەیڤینیا دەڵێ من نازانم ئەگەر کورد شتێکی هەبێ لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا شانازی پێ بکە ئەگەر کۆبانێ نەبێ نازانم ئەگەر شتێکی تر هەبێ و ئەم کەسایەتی زۆر لەسەر کورد با بڵێن کاری کردووە و سەر و کاری لەگەڵ پرسی کووردا هەیە دەڵێ ئێمە لە تەلەڤیزیۆنەکانەوە لە میدیاکانی خۆمانەوە لە میدیا بریتانیەکانەوە هەمیشە کوردمان وەکو مرۆڤە بێدەسەڵاتەکان ناسیەوە کوردی بێدەسەڵات ئەم تەرمینۆلۆژیە بووە کە لە ئەوروپا تەنان لەناو سەطحی ئەکادمی ئەوروپیشا باو بووە لە دوو کەوانەیە کوردی بێدەسەڵات ئەمە قۆناغی کۆبانێ ئەم تەرمینۆلۆژیە دەگۆڕێ بۆ کوردی بەدەسەڵات کە هەم پارێزگاری لە ئازادی خۆی دەکا هەم کەرامەتی پێکاتەکانی دیکەشە پارێزێ یعنی ئەمڕۆ گۆڤاری فۆرم پۆلیسی ئەمریکی بۆ من ئەمڕۆ بخوێنینەوە لیستی کەسایەتیەکانی ساڵی 2014
بڵاو کردوتەوە کە خەڵک دەنگی پێ بدا یەکەم کەسایەتی طبعاً کەسایەتیش نییە ئەوان درەمو کەسایەتین بەڵام یەکەم کەس هەموو ژنانی ڕۆژاوی کوردستانە دەڵێت دەنگ بدەن ئەمانە کەسایەتی ساڵی 2014 کە ژن لە ڕۆژاوی کوردستان کە ژنن لە ڕۆژاوی کوردستانە بەڵام پێناسەکردنەکەی زۆر سەرنجڕاکێشە دەڵێت کە زیاتر بۆ خاک دەجەنگن باشە هەر لێرەدا لەسەر پرسی ژن دەزانین کە یەکینەکانی پاراستنی گەل یەپەژە ئێستاش جێگەی سنجی میدیای جیهانین بەڵام هەندێک جار ئەگەر لە دیدێکی کریتیکەوە یانە چاو لێ بکەین وا بڵێ نیشان دەدرا کە ڕەنگە ئەمەش دیسان ڕوانگەیەکی ئۆریەنتالیستی ڕۆژنامەوانی ڕۆژاواییەکە لەو شوێنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ژن کۆیلەیە ژن بڵین دەکوژرێت ژن دەچەوسێتەوە بەڵام ژن بەو شێوەیە نیشان دەدرێنە وەکو شتێکی ئیکسۆتیسکیان شتێکی زۆر سنجڕاکێش شتێک کە جێی سەرسوڕمانەکە ژن نیشان دەدرێ لەوێدا ئایا بێژگەر لەم ڕوانگەی کە ئەگەر ڕوانگەیەکی بڵێن بڕێک ئۆریەنتالیستی نەبێ لەسەر ژن وەکو دیکە چۆن ژن بەتایبەت لە هەرێمێکدا دەزانین کە چۆن لە ژن دەڕواندرێت یانە بەتایبەت لەباری کولتوریەوە ژن ڕۆڵی چی بوو کە بڵێن لە قۆناغی دوای کۆبانیدا پرسی ڕۆژاوای کوردستان بناسێنێت خۆی ئەم تێڕوانینە ئۆریەنتالیستەکان لەسەر مەسەلەی ژن لە ڕۆژهەڵاتی ناوینە و لەسەر ناو کوردیشە تەوان هەتا ئێستا تێڕوانینە هەر باوە لە زۆر لە میدیاکانە بە تایبەتی میدیای باو میدیای ئەو میدیایی کە لە بۆ قازان زیاتر کارەکە شەڕڤانە ژنە کوردەکان کە وەکو پیاوەکانی ئێمە شەڕەکەن بڵێن ئەم تێڕوانینێکی ئۆریەنتالیستیە وە شۆک بووە بۆی کە ژن لێرە شەڕەکە ئەم تێڕوانینە جێ خۆی هەر هەیە لە میدیاکاندا وە پاڵنەرێکیش بوو لەلایەکەوە بە شێوەیەک لە شێوەکان بۆ بڵاوبوونەوەی ئەو شۆکە لەناو میدیای دەرەوەیە بەڵام تێڕوانینێکی دیکەش هەیە لەناو ئەکادیمیەکانی ئەوروپایە لەناو خوێنەوارانی ئەوروپایە با بڵێنەوەی پێوتر involved people یعنی ئەو خەڵکەی کە بەشدار لە کۆمەڵگەیە نیقاشی دروست کردووە لەناو بزوتنەوە فێمینیستەکانی ئەوروپا و جیهانە نیقاشێکی زۆر جددی دروست بووە لەسەر ئەوەی کە ڕۆڵی ژن لە ڕۆژاوای کوردستانە توانیوێتی هەموو ئەو تیۆرە باوانەی کە هەبوون لەسەر مەسائلی فێمینیزم و تەنانەت مارکسیزم و تەنانەت لەناو ئانارشیستەکانیشە تێپەڕێنێت ئەم چۆن ڕووی نەدا بێگومان بەگشتی ئێمە قسە بکەین بەدەر لە ئۆریەنتالیستەکانیش خوێندنەوەیەک بۆ تیۆرەکانی شۆڕشی ڕزگاری خوازی کورد لە ڕۆژاوای کوردستان و لە باکووری کوردستان و ناوچەکانی دیکەیە کەم بووە لەناو ڕایگشتی جیهانیە خوێندنەوەیکی کەم هەبووە بۆیە ئەم شۆکە دروست بوو ئەم شۆکە لەلای ئۆریەنتالیستەکانیش دروست بوو هەم لەلای ئەو کەسانش کە لە ڕاستیە ئەڵتەرناتیڤن و دەخوازن ئەم باسانە بخەنە بواری شرۆڤەکردنەوە بەڵام ئێستا خۆشبەختانە تێڕوانینەکە گۆڕانکاری بەسەر لەناو ئەم بزوتنەوە فێمینیستەکانە لەناو بزوتنەوە چەپگەرەکانە لەناو ئەکادیمیەکان بە چەپ و ڕاستەوە شرۆڤە و نقاشێکی زۆر جددی لەسەر مەسەلەی ڕۆڵی ژن لە ڕۆژاوای کوردستانە ئەکرێ و چۆن ئەم ڕۆڵە دەکرێت بەرفراوان بکرێ و دەرسی لێوەربگیرێ بۆ ڕۆژاوا وڵاتان بۆ ئەمریکا لە بەرامبەر ئەمەدا تەمان بۆ چون ئۆریەنتالیستەکەش هەر دیسان باوە کە ژن لێرە هەر چەوساوەتەوە ئەم ژنە یعنی ئەو بۆ چون ئۆریەنتالیستە لە ڕاستیا پێشی وایە کە ئەم دیاردی شۆڕشی ڕۆژاوای کوردستان دیاردێکی کاتیە تێپەڕەکرێ دوای کۆبانێ دوای قۆناغ کۆبانێ پێیان وایە ژن دیسانە ئەچێتەوە ناو ئەو فۆرمەی کە ئەمان پێناسی خۆیان بۆ هەبوو بەڵام لەناو بزوتنەوەکانی دیکە بە تایبەتی بزوتنەوەی فێمینیستی و ئانارشیستەکاندا چەپە شۆڕژگێڕەکاندا و سەوزەکانیش ئەم بۆچوونە تێکشکێنراوە نمونەیەکی زۆر کورد باز بکەم چەند ڕۆژ لەمەوبەر لە پاریسا کۆنفرانسی بزوتنەوەی سەوزەکان هەبوو لەوێ ئەندام پەرلەمانێکی یەکێتی ئەوروپای پارتی سەوزی فەڕەنسی هەستا قسەی کرد وتی دەبێت وتی من لەسەر کورد زۆر زانیاریم نەبووە ئەما لە بینینی کۆبانەوە خوێندومەتەوە لێستەوە داوای ئازادی ئۆجالانەکەم نەک لە بەرەوەی کەسێکی سیاسیە لە بەرەوەی کەسێکی
لەبەری فەیلسوفێکە کە ئەم شەڕوانانەی کۆبانێ پراکتیکی فەلسەفەکە یەکەن و شەڕوانانی ژن لە کۆبانێ تەنها بۆ خاک شەڕ ناکەن بەڵکو بۆ پاراستنی ژینگە لە تیرۆریزمی ژینگە شەڕەکەن یعنی وەکو کەسێکی سەوز تەماشاکەن ئێمە لێرە بۆ ئەم کەسایەتیە باشە هین لە درێژەی باسەکەدا گەیشتی بە شوێنێکی باشە بەگشتی ڕۆژاوای کوردستان و کۆبانی یانە لە دوای قۆناغی کۆبانی ئەمە نقاش لە کۆڕ و کۆبوونەوە ئاکادمیەکاندا چۆنە بە تایبەتی لە ئاستی ئاکادمیکدا چون دیسان ئەمەش پرسێکی نوێیە ڕۆژاوای کوردستان لە هەرێمێکی بەو شێوەیە لە بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەرێمێکی بەو شێوەیەدا هەم سیستەمێک دامەزراوە کە لە دنیادا نمونەیە و هەمیش بەشداری ژنان کە دیسانەکە بۆ ئەوان جۆرێک شۆکە خودی چەمک یانە ڕۆژاوای کوردستان وەکو چەمک چۆن ئێستا لە باس ئاکادمیەکان داوای کە جنابەت لە پاریس و لە لەندەن ئاگات لێبێ هەیە طبعا لە زۆر بواری ئەکادمیدا لە سەبجێکتە ئەکادمی جیاوازەکانە نقاشی دروست کردووە ئەوەی لە پاریس من ئاگام لێیە بزنەوە سەوزەکان گەڕاونەتەوە بۆ خوێندنەوەی تێزەکانی ئۆجالان بۆ مەسلەی ژینگە پارێزی لە ڕێی شەڕوانانی کۆبانەوە طبعاً لە دوای ئەم ڕووداوە لەناو سەوزەکانە نقاشی سیاسەتی سەوز هەیە و تێڕوانینەکانی ئۆجالان بۆ ئیکۆلۆژی دیموکراتیک لەناو بزودنەوە ڕاستڕەوەکانە طبعاً ئەمانە چەبگەرنی نەمانە هیچ ئەسڵەن نزیکاتیشان لەگەڵ کۆبان بەستم ئاکادمیەکانی ئەو ئەکادمی ڕاستەکان یعنی لێرا بە باسکەین ئەکادمی ڕاستەکانی ژانی مەبەستم وەیە لێرا بووە دڵم ئەکادمی ڕاستەکان بووی ئەو بۆ چونە ئەو ڕاستی بخێنە باز بکەین کە نقاشی لەسەر ئاستی چەپ بۆ ڕاست دروست کردووە لە سەطحی ئەکادمیە ڕاستەکان باز لە بەرەنگاربوونەوەی شێوازی پاراستنی ڕەوا چۆن پاراستنی ڕەوا ئەتوانێت لە بەرامبەر ئەم هێزە ئیسلامیانەیە بڵین خۆڕاگر بێ ئەخەنە بەرباز ئەوەی چەپە بەگشتی ئەوەی کە بزوتنەوەی چەپە بەگشتی مەسائلی ئازادی و یەکسانی ئەمانە ئەخاتە بەرباس و لێکۆڵینەوە لە ڕووی ئابووریشەوە مەسلەی کۆلەکتیڤایزیشن با بڵێن ئابووری خۆخۆیی ومانە بڵێن ئابووری هەرەوەزی باسێکی زۆر جدی کردوتەوە چونکە ئەو بەرخۆدانی کە لە ڕۆژاوای کوردستان ئەکرێ پێویستی بە ئابووریە ئەم ئابووریەش تایبەتی نییە کۆمپانیان نییە لەوێ هێزە سیاسەکان لەگەڵ ڕژێما زۆر بینیان زۆر خراپە لە ڕژێمی سووریەوە هیچ شتێک نایە لە ناوچە هەرێمەکانەوە هیچ شتێک ناگا ئەم ئابووریە چۆن ئەڕابڕێگەوە ئێمە خەڵکە چۆن نانەخوا تاوان ئەمە سیستەمی هەرەوەزی هەیە لە ڕۆژاوای کوردستانە ئەم سیستەم هەرەوەزیە چۆتە ناو بواری ئەکادمیەوە ئێمە لە ماوەی پێشوە چەند وەکو ڕۆژنامەنووس هەم لەگەڵ ڕۆژنامەنووسە فەڕەنسیەکان و ڕۆژنامەنووسە بەریتانەکانیشە لە چەند کۆڕکۆبوونەوەی ئەکادمیا بڵین بەشداریمان کردووە لەو کۆڕکۆبوونەوەیە زیاتر پرسیاری تیۆری ئەکرێ خەڵک لەبەرەوەی کەمە ینی مەسلەی تیۆری خۆسەری دیموکراتیک پێشتر باسێکی ئەو توی لەسەر نەکراوە خەڵک زیاتر ئەکادمیەکان زیاتر پرس لەسەر مەسلەی چۆن ئەم تیۆری ئەەکەن اینجا ئەم تیۆرە چۆن دەچێتە خانەی پراکتیکەوە یعنی لە هەر بوارێکەوە ئێمە بگرین لە هەر چەمکێکەوە ئێمە بیگرین خۆسەری دیموکراتیک کە ڕۆژاوی ڕۆژاوی کوردستان نوێنەرایەتیەکە چۆتە ناو داڵانەکانی ئەکادمیاوە ئەوەی من ئاگادارم لە دەریشەوە لە دەروی ئەوروپاشەوە لە زانکۆی بۆلیڤار هەیە لە ڤەنزوێلا لە وڵاتی ڤەنزوێلا لەوێ زنجیرەیەک سیمینار و کۆڕ لەسەر تیۆریەکانی خۆسەری دیموکراتیەکرێ هەروها لە ئەرژەنتینی شاوی کە من ئاگادارم بێگومان دیارە لە ئەمریکای لاتین بەرفراوانتر لە وڵاتی ئەرژەنتینی شا کۆمەڵێک سیمیناری زۆر جدی لەسەر ئاستی کەسایەتی ناسراو ئەکادمیەکانە لەسەر مەسلەی ژینگە پارێزی ئیکۆلۆژی دیموکراتیک یەکسانی جێندەری کراوە لێرەیە مەسلەی یەکسانی جێندەری زۆر گرنگە حەزەکەم لێرەیە باسی کەم ئەمەش بابەتێکە کە لە سەطحی ئەکادمی ئەوروپیا بە تایبەتی زۆر باسەکرێ و زۆر دەخرێتە بەردەم لێکۆڵینەوە بۆچی هەتا ئێستا لە ئەوروپایە ئەو تێزەی کە باوە بۆ یەکسانی جەندەری زیاتر تێزە مارکسیستیەکەیە کە بڕای بە کۆتا هەیە سیستەمی کۆتا هەیە بۆ لە سیستەمی خۆبەڕێوە لە سیستەمی بەڕێوەبردنی کۆمەڵگایە بڕای بەوەی لە پەرلەمانە دەبێت کۆتا هەبێ لە جمگەکانی دیکەی کۆمەڵگایە کۆتا هەبێ ئەمە لە ڕۆژاوای کوردستانە سیستەمی کۆتا نییە
بەشداریەکی یەکجارێکی هەیە بڵێن یەپەگە بەنمونە بین وەکو هێزێکی عسکەری دەڵە سیاسی شەڕوانەکانمان ژنن ئەمە نەک یەپەژە باڵێن یەپەگە ئەم سیاسیە بە کۆتا دانەنراوە وەکو لە ئەوروپا نێقاشی بۆ کرێت کە دەبێت کۆتا هەبێ ئەمە بە بەشداریکردنی خۆی هاتۆتە ئەوێ دەکرێت زیاتریش بێ لە کۆبانەیە ئەو هێزی پاراستنی ژن یەکی نێوەکانی پاراستنی ژن کە هەیە لە ناوچەکانی دیکە کە هەیە تایبەت ژنە پیاویتیان نیە ینی یەکینەکانی پاراستنی ژن و بۆ پاراستنی ژن دروست بووە لێرا شتێکی زۆر گرنگە پاراستنی پیاویش دەکات پاراستنی پیاویش دەکات هەندێک جار چۆن دەخوێنێتەوە وەکو وابێ کە بڵین ئەم ژنانە پیان وابێ ینی چۆنڵی باوەڕێکی ئەو تۆش بە هێزی پیاونە بە پیان وایە دەبێت خۆیان هێزی خۆیان بپارێزن سیستەمی کۆتای ڕەوز کردوتەوە باشە چۆن دەکرێت ئەوەی کە ئەکادمیەکان لێرا پرسیار دەکەن چۆن دەکرێت لە ناوچەیەکدا کە ئێمە چەندین ساڵە ئۆریێنتاڵستانە دەفکرین ژن تایدا هیچ ڕۆڵێکی نییە ئەمڕۆ ژن سیستەمی کۆتای ئەوروپاتی دەبڕن ئەم تەمان دەگەڕێتەوە بۆچی ئەمە دەگەڕێتەوە سیستەم تیۆریەکانی خۆسەری دیموکراتیک ناگەڕێنەوە بۆ ترادیسیۆنە بیرۆکە ترادیسیۆنە مارکسیستەکان بۆ ژن بەڵکو دەگەڕێنەوە بۆ نرخە کۆمەڵایەتەکانی یاخود ئەوەی کە ئەو پێ دەڵێ لە دوو کەوانەیان نرخە سروشتیەکانی کۆمەڵگای میزۆپۆتامیە بڵێن خودداوەندی ئینا نابێنە لە سەدەمی پێش دەوڵەتی سۆمەردا خودداوەندە لە ئەو کۆمەڵگایی کە مارکسیستەکان پێ دەڵێن کۆمەڵگای سەرەتایی پرمیتیڤ کۆمونیزم لە ڕاستیدا تیۆری خۆسەری دیموکراتی پێی دەڵێ کۆمەڵگەی سروشتی لەم کۆمەڵگەیەدا کە دەسەڵاتی ژن باڵادەستە شەڕوانانی ژن لە ڕۆژاوای کوردستان یەکینەکانی پاراستنی ژن ئیلهام لە نرخە دێرینەکانی میزۆپۆتامیا وەرەگرێ بۆ بەشداری ژن نەک لە تێڕوانینە کلاسیکی مارکسیستەکانەوە کە هەتاوەکو ئەمڕۆژ لە ڕۆژئاوایە بڕای بە سیستەمی کۆتا هەیە کەواتە تێپەڕاندنی سیستەمی کۆتا و بەرزڕاگرتنی نرخە دێرینەکانی میزۆپۆتامیا ئەمڕۆ بۆتە نێقاشێکی زۆر جددی لەگەڵ هەموو سەبجەکتەکانی دیکەی خۆسەری دیموکراتی زۆر سپاس بۆ تۆ کاک ڕۆژ بەرنامەکە کۆتایی پێهات بەبێ ئەوەی کاگەداریش بکەم بەڵام ئەگەر زۆر بە کورتێ گەر شتێکمان بێ پێتوا بێت لە بیرت چووە دەنا زۆر سپاس بۆ هاتنی تۆ سپاس بۆ ئێوە من تەنها ئەوەندە ئاڵێم چۆن لە ساڵی 2012 پێم وابوو ڕۆژاوی کوردستان گرنگیەکی مێژووی هەیە ئەمڕۆ شەر پێم وایە گرنگیەکی زۆر مێژووی هەیە هەڵوەستەکردن لەسەری شرۆڤەکردنی و تێگەشتن لەم سەر هەڵدانە و لەم خۆبەڕێوە بردنە لەو ڕۆژاوی کوردستان پێم وایە بۆ گەلی کورد بۆ خەڵکی ناوچەکە بۆ مرۆڤایەتی بەگشتی زۆر پۆزتیڤە. سپاس بۆ تۆ بەڕێز ڕۆژەحمەد ڕۆژنامەوە سپاس. بەڵێ بینیرانی هێژە لێرەدا گەیشتینە کۆتایی بەرنامەی گەلی ئازادی ئیمڕۆ لە ئازادی و بۆ ئازادی بژین ماڵتانەوە.